داواکارین لەسەر جەم خەڵکانی دڵسۆز و خاوەن هەڵوێست لە سەرخستنی ئەم کارەدا هاوکارمان بن تا گەیاندنی داواکانمان وەکو خۆی. بۆیە بەم پێنج خاڵە کۆی داواکاریەکانمان ئەخەینە ڕوو. یەکەم، گرنگجیدان بە خەباتی پڕسەروەری مام و خەباتی حەشیمانی کاک نەوشیروان تا گەیشتن بە ئامانجە گەورەکە کە ئەویش یەک ڕیزی و یەک هەڵوێستی و یەکگرتنەوەی هەردوو هێزی سیاسیە. دووەم، هەوڵدان و داکۆچیکردن لە بەرزڕاگرتنی خەبات و تێکۆشانی هەردوو هێزی ماندووی ناو شۆڕشەکان کە لە بنەڕەتدا یەک فکر و یەک ئایدۆلۆژیا بوون، بەڵام سیاسەتی چەوتی حکومڕانی کە پڕاوپڕ بوو لە نادادپەروەری و گەندەڵی ئەم هێزەی ناچار بە دوولەتبوون کرد. سێەم، داکۆچیکردنی سەرسەختانی مافی هاوڵاتیان و گەڕانەوەی شکۆی پەرلەمان و ژێڕانەوەی بەها دیموکراسیەکان و نەهێشتنی بڕیاری تاگلایانانە و چارەسەرکردنی ژیان و گوزەرانی خەڵکی بەژمەینەتی کوردستان لە یەکگرتن و یەک هەڵوێسی ئەم دوو هێزەدا دەبینینەوە. چوارەم، هۆشیارکردنەوەی دۆستان و لایەنگرانی هەردوولا بەڕووی چارەسەرکردنی بنەڕەتی هەموو ئەم نەهامەتیانی ئەم هەرێمە کە خۆی لە یەکگرتن و لێک نزیکبوونەوەی هەردوولادا دەبینێتەوە. پێنجەم، کۆتا خاڵی پەیامی ئەم گروپە تێگەیشتنمانە لە تووڕەیی پەنگ خواردووی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە نایەکسانی و حکمی تاگڕەیی و برسیکردنی هاونیشتیمانیان و پشتگوێخستنی داواکاریەکانی شەقام کە دەبێت ئەم شێوازە لە مامەڵەکردن نەمێنێت.